لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنە چاوەڕوانکراوەکەی ئەیلولی ئەمساڵ سەرەتای ململانەی هێزە سیاسیەکانی هەرێم چ ئاماژەیەکن بۆ جۆر و کاریگەری ئەو ململانەیە تا چەند ئەگەری توندبوونەوەی ئەو ململانەیە لە ئارادایە. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم تا چەند ئەگەری ئەوەی هەیە بە ڕێکەوتنی سیاسی لایەنەکان دووە بخرێت و چ لایەنێک سوودمەند دەبێت لەم دووەخستنە و مەترسیەکانی چی؟ ئامادەکاریەکان بۆ سازدانی کۆنگرەی نەتەوەیی کورد و کاریگەری لەسەر دۆخی سیاسی و پەیوەندیەکانی نێوان ئۆپۆزیسیۆن و حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم، سیاسەتی وڵاتانی دراوسێ و بەرژەوەندی لایەنە کوردیەکان بەرامبەر بە تورکیا و ئێران لەکوێی ئەم کۆنگرەیەدایە. مانشێت ئەم شەو کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.